الحمد لله الصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. سنسر سورة ياسين كالجزء بشتودو ولا لا برا 430 مصحف كان دايا. سورة ياسين طبعا سورتك مكية، همو آيات كان زيغل آياتي تسلوبين جي لمدينة هاتو تخواري وهشتاو سي آيات معلومة للرزبند قرآن دا رزبند السيوشاشو دواي سورة الجن لمكة بو پیغمبر صلى الله عليه وسلم هاتو تخواري. سورة ياسين طبعا كمال قصو باسي لسرن و لناو سورة كان دا لاي خلقي وتايبت من ديكي زياتري بيدراوة وخلق طبعا زياتر لبريتي يا لبري كردوا وزورتر دي خويني ولا زور حالات اجداد خويندري ك بيقمان طبعا سورتك كمالك فرمودي تايبتي لسرن درجي فرمودكان وبلاي فرمودكان سونا دواتر باسي دكين بلام او فرموداني كفرمودنو لسر سورة ياسين هاتون تخواري هندشان لوانا كفيغمبر ما صلى الله عليه وسلم ده فرميت إن لكل شيء قلبا وقلب القرآن ياسين ده فرميت همو شتيق ضلي كي هي ضلي قرآن جبريتية لسورة ياسين وده فرميت ومن قرأ ياسين كتب الله له بقراءتها قراءة القرآن. ده فرميت هركسك سورة ياسين يكجار بخوينت وكو اوي وايا همو قرآني خويند بي لأجرو لخير لباداج دا 10 مرات دجار، يعني يكجار خويندني سورة ياسين يكسانا بدجار قرآن ختم كردن لروي أجرو باداج توه. بيقومان او حديثة بلام فرمودكت توزق قصيلة سرع علماء حديث لفرمون حديثي غريبة، يعني يكك لفرمود لاوازكان كاري بيدكري كاري بيناكري جارب فرمودكاني كشباس كين او فرمودية كم فرموديش كمان هي أبو هريرة بمان دجيرته خوالي رازي بيدا فرمت من قرأ ياسين في ليلة أصبح له مغفورا. ده فرمت هركسك سورة ياسين لشوي دا بخوينت تابعني خواي قورا لقناها كان خوش دبي. ومن قرأ حاميم التي يذكر فيها الدخان، ده فرمت هركسك سورة حاميم بخويني اوي كباسي دخاني تدا، يعني سورة دخان كسرتاكي بحاميم دس بيدكا دي سادة فرمي أصبح مغفورا له، بياني خواي قورا لو كسا خوش دبي يعني أو كسا دبيتا كسا كخوالي خوش بوا. أو حديثي ابن حبان رواياتي كردو دش فرميت حديثك حديثي صحيحة، حديثي درسته، حديثي راسته. حديثي كمان هيك حسن بو مان دجرته ده فرميت من قرأ ياسين في ليلة ابتغاء وجه الله، هركسيك شوانا يعني شوق لشوكان سورة ياسين بخويني بلان مبستي بدسيناني رزامندي خوابه غفر له خواي قورا لقناها كان خوش دبيت. حديث كمان هي إمامي أحمد هناويتي أحمدي كري حنبل تفرمت البقرة سنام القرآن وذروته. تفرمت سورة بقرة تلقوبو بلهر برزكين القرآن قرتوا نزل مع كل آية منها 80 ملكا. دفرمي لقال هر آياتي كده 8 ملائكة هاتو تخواري أو كاتيك الجبريل هناويتي. واستخرجت الله لا إله إلا هو الحي القيم. ولنا سورة بقرة دا آية الكرسي هيك الله لا إله إلا هو الحي القيوم كمعلومة قورتين آياتها كمن تحت العرش فوصلت بها لبن عرش وهناوية تجادة فالمثال كسك سورة يعني ياسين آية الكرسي خوين لناو سورة بقرة داوكو وسورة بقرة همو خوين بيت أو جادة فرمد وياسين قلب القرآن وهو ياسينش ضل قرآن لا يقرأها رجل يريد الله والدار الآخرة. لفرمت هر کسی بخوینه بلان بیگ مرز مبستی بدسینانی رضامندی خواو پاداشتی قیامت بيت إلا غفر له إلا خواي قورا لقناها كاني خوش دبي. هر همان فرمودة فرمت وقرؤوها على موتاكم. سورة ياسين بخوينن بسر مردوكان تاندا بسر أو ناك مردو يعني بسر أو كسيدا كتماتان لناوا
کە نزیکە بمرێ یان لە ڕوحکێشان و لە کاتی گیان ئەڵڵادایە. حەدیثێکمان هەیە معقەلی کوڕی یەسار بۆمان دەجێڕێتەوە دەفەرمێت ئیقرەئوها عەلا مەوتاکم، سوورەتی یاسین بخوێنن بەسەر مردووەکانتاندا، هەنی بەسەر ئەوانەدا کە تەماتان لێناون و دەڵێ لە گیان ئەڵڵادان و بەتەما یعنی تەماتان لێ بڕێون و ئومێدتان پێیان نەماوە بژێنەوە. جا عولەما دەفەرمووت لە تایبەتمەندیەکانی سوورەتی یاسین ئەوە قسەیە طبعاً قسەی عولەمایە نەک حەدیث، دەفەرمێت لا تقرأوا عند أمر عسير إلا يسره الله. طبعا ئەو بە تەجروبە و تاقیکردنەوە عولەما بۆیان دەرکەوتووە و هەیە تاقی کردوتەوە و تەجروبەی کردووە، دەفەرمێت لەگەڵ هەر کارێکی قورس و گران کە دێتە پێشت سوورەتی یاسین بخوێنە، خوای گەورە بۆت ئاسان دەکا. کە جارێکە لە دەرسەکەی ئیشارەتمان پێکرد کاتی خۆی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم هیجرەتی کرد، طبعاً پیلانی کوشتنیان بۆ دانابوو و نەخشەیەکیشیان بۆ دانابوو بە هەموو پێوەرێکی دنیایی و عەقڵی و ئینسانی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەبوا بکوژرێ، بەڵام بە خوێندنی چەند ئاەتێک لە سوورەتی یاسین خوای گەورە چاوی دوژمنەکانی بۆ کوێر کرد و پێغەمبەر صلی الله عليه وسلم بەلاویاندا ڕۆی بە سەلامەتی لەوە وەریان گرت و ئەوانیش هاتوون تاقییان کردوتەوە لە کاتی سەختی و ناڕەحەتی و ئیشە قورس و گرانەکاندا خوێندویانە، دەفەرمێت خوای گەورە ئیشەکەی بۆ ئاسان کردوین. پاشان دەفەرمێت وەکانە قیراءەتها عند المەیت ينزل الرحمة والبركة. ئەگەر لە کاتی سەرمەرگی کەسێکدا سوورەتی یاسین بخوێندرێ بەرەکەت و پیرۆزی و ڕەحمەت طبعاً دێنە خوارێ بەسەر ئەو کەسەدا. ئەو جار وەلیسەهل عەلەیه خروج الروح، وەت بەسەریدا دەخوێندرێ تا ئاسان ڕوحی دەرچێت و کەسەکە زۆر لە ئازار و ئەشکەنجەی ڕوحکێشاندا نەمێنێتەوە. کە بێگومانە و حەدیثانێک کە باسی ئەوەی دەکەن کە لە کاتی سەرمەرگدا لە کاتی نەخۆشی گیان ئەڵڵادا بەسەر مردوویدا بخوێندرن، کۆمەڵێک ڕێوایەتن و کۆمەڵێک حەدیثی جۆرا و جۆرن. ئەگەر ضەعیفیش بن یەک عولەما دەفەرمون هەمویان بەیەکەوە دەبنە حەدیثی حەسەن و ئیشیان پێدەکرێت و کاریان پێدەکرێت و تەجروبە و تاقیش کراوەتەوە بەسەر هەر مردووێکدا خوێندرا بێ لەوانەی کە وەک دەڵێ ڕوحیان بە زەحمەت دەرچووە و ڕوحکێشان زەمەنی زۆری ویستووە بۆیان بەهۆی سوورەتی یاسینەوە خوای گەورە ڕوحکێشانەکەی بۆ پێش خستوون، یان ئەوە تا لەسەری ئاسان کردوون و ئاسانتر ڕوحیان دەرچووە. ابن عباس فرمودەیەکە بۆمان دەجێڕێتەوە دەفەرمێت لەوەدەدت أنها في قلب كل إنسان من أمتي. دەفەرمێت حەز دەکەم پێغەمبەر فەرموویەتی سوورەتی یاسین لە دڵی هەر کەسێک دابێت لە ئومەتەکەم، حەزم لێ پێم خۆشە ئومەتی من هەمویان سوورەتی یاسینیان لەبەر بێ. کۆمەڵێکی دیکە لە عولەما ئەویش هەر دەفەرمون بە تەجروبە و تاقیکردنەوە بۆیان دەرکەوتووە، دەڵێن ئەگەر کەسێک سوورەتی یاسین بخوێنێت لە کاتی برسێتیدا خوای گەورە وعدی داوە تێریکا. ئەگەر کەسێکی گومڕا و سەر لێ شێوا و ڕێگای ڕاستی نەگرتووە بەو نیەتە بخوێنێ خوا هیدایەتی دا، خوا هیدایەتی دەدا. ئەگەر کەسێک دەفەرمون شتێکی لێون بوو بێ سوورەتی یاسین بخوێنێ خوای گەورە دۆزینەوەی شتەون بۆکەی بۆ ئاسان دەکا. دەفەرمێ ئەگەر خواردنێکی کەمت لەکن بوو زانیت بەشت ناکا یان بەشی هەموو ئەوانە ناکا لەکنتن سوورەتی یاسینی بەسەردا بخوێنە بەشت دەکا. و پاشان دەفەرمێت هەر کەسێک لە کاتی سەرمەرگدا یاسینی بەسەردا بخوێندرێ مردنی لەسەر ئاسان دەکا و ئەو کاتەی کە ئافرەت منداڵی دەبێت دەفەرمون ئەگەر سوورەتی یاسینی بەسەردا بخوێندرێ هاتنە دەرەوەی منداڵەکە و منداڵبوونەکەی لەسەر ئاسان دەکا. هێندێکی دیکە لە عولەما دەفەرمون هەر کەسێک تووشی نەخۆشی و ناڕەحەتیەکی جەستەیی یا دەرونی بوو ئەگەر سوورەتی یاسینی خوێند بە نیەتی شیفا و چارەسەر خوای گەورە دەگونجێ شیفای نەخۆشیە دەرونیەکەشی و نەخۆشیە جەستەیەکەشی بدا. و هەروەها ابن حەبان دەفەرمێت من قەرأ یاسین في صدر نسهار. طبعا ئەوش حەدیثە، دەفەرمێت هەر کەسێک سوورەتی یاسین بخوێنێ لە سەرەتای ڕۆژدا يستجاب دعاءهم في نصف يستجاب دعاءهم خوای گەورە دوعاکانی قبول دەکا. سەرەتای ڕۆژ بیخوێنە لەو ڕۆژەدا هەر دوعاک بکەی ئەگەری هەیە و دەگونجێ خوای گەورە دوعاکانت قبول کا. شتێکی دیکەی باو هەیە طبعا لەکن لە وڵاتی ئێمەش و لە زۆر شوێنان نیوەی 15 شەعبان
حديثك طبعا ايش هرسن قصي لسره بلان فرموديه اصليكي هي ها زورك لخلقي عادتي ان وها طبعا روجي 15 شعبان بروجو دبن ويا بله بالذات طبعا 15 خلق زورتر بروجو دبه كبروجو بندو اسه دگن كروجو انش كان بيش ويناني بخون سجار سوره ياسين دخوينن طبعا جارك بنيتي سيدي خوينن جارك بنيتي اوي دخوينن كخواي گورا رزقيان تمنيان دريشكا جارك بنيتي اوي دخوينن كخواي گورا پشتیوانی بکات بو طاعت و جويرالي خوا استقامي پي ببخشه وجاركش بنيتي دولمن بونو رزق زياد كردن طبعا فعلا او حديثي لسر بلام درجه حديث لكي وكو بيوسنيا او انا كوملك حديثا كحديث كان هيتيان او انا هالبستراو نين طبعا كوملك قصيدي كشي لسرن كحديثي موضوع هالبستراو طبعا حديثي هالبستراو لقل لاوازي زياوازها حديثي هالبستراو اويك پیغمبر نيگوتوا آگاشي ديني بناوي پیغمبر وگوتراو صلى الله عليه وسلم طبعا اوانه بمطلقي اشيان بيناكرترو دروزني اشيان بيبكين سبارت بحديث ضعيف لاواز ايشي بيدكري ايشي بيناكري علماء طبعا رأي جواز يعني هندق العلماء بمطلقي دفرمون حديثي صحيح مان هند زورن بيوست مان با ايش كردن بحديثي ضعيف نية لهيز بابتي كده بو دفرمون هر حديثك تحقيقي ليكرا دركوت كحديثك حديث لكي لاوازه لروي سندوا يا لروي متنوا يا لروي جيشنو بپیغمبر صلى الله عليه وسلم هند كان دفرمون بمطلقي شي بيناكري هند شي ديك العلماء دفرمون لبابتي عقيده بيرو باور وعباده سرچ كان دا ايش بحديثي ضعيف ناكري بلام لو بابتانه داك تنها هاندانن تنها تشجيع كردنن بنو من سوره ياسين بخوينا بنو من اگر هیچ حديث شي لسر نبه خير خوينك دغاته يا ناغاته بگمان دادگاته بنیتی الخوال خورازی الخوال خورازی کردن بخوینه ما بس تخوابه بگمان خوای گبر لسر خوینکی وکو اوی بنمونه یعنی اوانه که باسی هندک ذکر و تسبیحات دکن خودی ذکر و تسبیحات کان هاتون لشوینی که دلیلی دیگه لسر بلام او حدیثی که بنمونه بالذات باسی سورة یاسین دکا اگر دفرمون حدیث کان ضعیفی جبن لوش تانه دکا پیان دگوتری هاندان تشجیع کردن وپیان دەگوترێ ئەنجامدانی فەضائیل و کارە چاکەکان دەفەرمون دەکرێت لەوانە ئیشیان پێ بکەین ئەوە دوو بابەتێکی دیکەمان هەیە طبعا لەسەر یەک مەوزوع ئەگەر کۆمەڵێک حەدیث هەبوون حەدیثەکە با هەمووشیان تاک ضعیف بن بەڵام ئەگەر هەموویان ئێستا ئێمە چەند فەرمودەمان باس کرد هەموویان باسن لە سوورەتی یاسین وهندق لتايبت مندي ددن بسورة ياسين كهند كان صحن بقمان طبعا اوي كباسي اوي دكا ياسين قلبي قرآن وضلي قرآن طبعا اويان حديثي صحيحة اوي كقتمان اوي شوي بيخوينت بمبستي خوال خورازي كردن خواي قولا لي خوش دبي بقمان طبعا اوشيان ابن حبان كرواياتي حديثة كي كدود فرمي صحيحة بلام او حديثانا شيكا علماء دفرمون ضعيفا ما دام كومالك حديثا هميان باس يك موضوعي دكن هندشيان دبنا پشتگیر بو هندشي ديكو بيكوا درجه صحيحي يعني هیچ نبه درجه حسني وردگرنو انسان دتوانه ايشيان پێبکە هەر چۆنێکی بێ طبعا ئێمە گەر ئیشمان بە خودی فەرمودەکانیش نەبێ ناوەڕۆکی سوورەتی یاسین بێگومان پڕیەتی لە بەرەکەت بۆ پڕیەتی لە خێر و پڕیەتی لە چاکە ئینسانەگەر لی تێبگات و لی حاڵی بێت و لی ورد ببێتەوە و لە ژیانی ڕۆژانەیدا جێبەجێیکا بێگومان زۆر زیاتر لەوەی دەست دەکەوێت کە لەو حەدیثانەدا باس کراوە ئەوەی کە لە حەدیثەکاندا باس کراوە سنووردارە بەڵام ئینسان ئەگەر بیخوێنێت وە لە بەریکا یان جێبەجێی کات و ئیشی پێ بکات و بیر لە ناوەڕۆک و لایەتەکانی بکاتەوە بێگومان ئەجرێکی زۆر لەوە زیاتری دەست دەکەوێت چونکە قورئان زۆر لەوە گەورەترە کە تەنها هێندێک گوناهی گچکەت لا ببە یا تەنها هێندێک ئیستیفادەی دنیایی کەمت بۆ بهێنێ ئەگەر ئەوانە هیچیشیان صحیح نەبن بێگومان هەر کامێک لە سوورەتەکانی قورئان ئینسان بخوێنێت و لێی تێبکات بۆ خۆی گەوهرێکە و بەرەکەتێکە و مقابل و بەرامبەر ناکرێت لەسەر هیچ شتێک بابچینە سەر تەفسیرەکەی طبعا سوورەتی یاسین معلومە بە وشەی یاسین دەست پێ دەکات ئەو یاسینەش کۆمەڵێک معنای هەنە هێندێک لە عولەما دەفەرمون
ياسين يكك لنا وكان خواي پروردگار أو رأي جان هندك دفرمون ياسين بمعنى پیغمبر صلى الله عليه وسلم يا دلن بتنه بيتك سينيش دلن ناوك لناوكاني پیغمبر صلى الله عليه وسلم يعني يا سي نونكي لكراوته دلن يا سين يكك لناوكاني پیغمبر بلام لنوسين دا نونكي لنكراوته ها چون لخوشويستي دا انسان باسي كسي چي دكا جاري وها ناوي دينه بلام بيتكي كوتاي نالي و دلن خواهي قورا ناوي پیغمبري هناوي يا اشي محذوفي ليه دلن يا سين يا يعني أي كسي كناوت ياسينا أو رأي كان هندش كذا فرمون ياسين ناوي كلنا وكاني قرآن هندش كان دفرمون سويندي كو خواي پروردگار سويندي بخوار دوا بلام رأي بهسترو بقوتر أو كيا سين بكات ولا دو بيتي لياو لسيني وكو بيتا مقطع كان ديكا لسورة إبراهيم سرتاكي باسمان كرلوه ألف لام رابو ولير ياسين خواهي قورة ديوه بيمان بله يان بو كسانه بله كإيمان يان با واجبيت بوانية كقرآن كلامي خواه وللان خواهاتوا ديوه بيمان بله كقرآن بيك هاتوا لياء سين ألف لام راء طاء هاو أوانا هر كسيك باوري بوانية كقرآن للان خواهاتوا تخواريو محمد بوخوي هلي بستو درستي كردوا دي ايوش لو بيتانا شتيشي ديك بنوسنو با لو قرآن بسي او يعني لهم رأي كان بيستروا بقوتنا باتر خواه فرمي والقرآن الحكيم ياسين ياسين يعني قرآن وفيك هاتوا لياء سين بيتا بسر كان والقرآن الحكيم سوين بو قرآن كالبردستي اي ودايا الحكيم كبريتي لدانايو كارزاني همو بيتكاني همو حرفكاني همو حكم ياساكاني لشويني خويدانو كس ناتوانيو بوينيا طبعا رخنيان لي بقري والقرآن الحكيم سوين بو قرآن كالحكيم كبريتي لداناي بريتي لكارزاني وهمو ياسا وحكمو دستوركاني لشويني خويدان بوشي سوين دي خوارد وخوا ففرمت إنك بقمان تو أي محمد صلى الله عليه وسلم لمن المرسلين يكيشي لنردراواني خوا إنك بقمان تو أي محمد صلى الله عليه وسلم لمن المرسلين يكيشي لنردراواني خوا بتفرستكاني مكة يان خلقي سرزوي باهيش كز إيمانت بينيني باهيش كز دواد نكوي باهيش كز بپیغمبرد نزاني بلام خفت مخو خوا سوين دا خوا بقرآن كقورترين كلامه كورترين قسيا وصفته كلامي خواي قورة سوين دي بيقواردوا لسروي كتو بيغمبري خوا شاهدي بيغمبراتي بوددا با خلق الشاهدي بوندن إنك بيغمانتو لمن المرسلين يكيشي لنردراواني خوا أو يك فاشان على صراط مستقيم لسر رقاجي راستي كرقاي إسلامتي ورقاي دينداري وخواناسينك خوا بويرون كردويتوا على صراط لسر رقاجي كمستقيمة أو رقايا راستا هيج خوارو خيسيو بيتو بناكي تدانية باشان تنزيل العزيز الرحيم نردرا وتخواري أو قرآنش للايان خوايشي العزيز بالادستي الرحيم زور مهربان تنزيل نردرا وتخواري داب زندرا أو قرآنا للايان العزيز الرحيم خوايشي بدا صلاة خوايشي بالادست وخوايشي مهربان صفتي العزيزي بوشي بكارده عادة خواهي قوله لبرانبر خرابكار و تاوانباران دا بكاري دينه بتوانا و بدا صلاة بالا دست بو عقوبدانو طول ساندنو لهر كزيك مخالفة و سرپيسي فرماني خواه و پیغمبر بكار صلى الله عليه وسلم الرحيم يعني مهربان و بسوزشا لبرانبر او كسانه دا كإيمان دارنو شوين كوتي پیغمبر صلى الله عليه وسلم تنزيل العزيز الرحيم نردرا و تخواره أو قرآن للايان خواهي بالا دست بو عقوبدان الرحيم مهربان ببزي بو كساني ك بدواي خواو پیغمبر خواه دكوان صلى الله عليه وسلم أي بو سياتو تخوار قرآن لتنذر تا بترسيني تا آقادار كيو أي محمد صلى الله عليه وسلم قوما يعني كسانك قلانك ما أنذره كآقادار نكراو نتوا
نەترسێنراون ئابائهم باب و باپیرانیان مەبەستی بتپەرستەکانی مەکەیە کە لە دوای تەبان عیسا پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ هیچ کتێبێکی ئاسمانی هەر بۆ سەر زەوی دانەبەزی بوو و خەڵکی مەکەش بالذات نەک لە سەردەمی عیساوە لە دوای ئیبراهیم پێغەمبەرەوە سەلامی خوای لێبێ کە ئیسماعیلی لێوە بەجێهێشت بوو و دینی ئیبراهیم پێغەمبەریان پێگەیشت بوو و بەشێکیان پەیڕەوی دینی ئیبراهیمیان دەکرد خەڵکی مەکە دوای ئیبراهیم هیچ پەیام و پێغەمبەرێکی دیکەشیان بۆ نەهات بوو چونکە موسا و عیساش پێغەمبەری خەڵکی مەکەی نەبوون و ئەوانەی کە شوێنکەوتنە پەیامەکەیان گەیشتۆتەوێ و نە خەڵکی مەکەش دەڵان خۆیان بە تابع و شوێنکەوتەی ئەوان زانیوە بۆیە دەفەرمێت لیتونذیرە تا ئاگادار کەیەوە و بترسێنی بەو قورئانە قەومەن گەلێک یا گەلانێک کەسانێک ما ئونذیرە کە ئاگادار نەکراونەتەوە نەترسێنراون ئابائهم باب و باپیرانیان بۆیە فەهم ئەوان غافیلون بێ ئاگان لە چی؟ بێ ئاگان لە پەیامی خوا بێ ئاگان لە کتێبی ئاسمانی بێ ئاگان لە شەریعەتی ئاسمان و لە پەیامی پێغەمبەران سەلامی خوایان لێبێ لیتونذیرە تا ئاگادار کەیەوە بەو قورئانە قەومەن کەسانێک کە ما ئونذیرە کە ئاگادار نەکراونەتەوە و نەترسێنراون ئابائهم باب و باپیرانیشیان بۆیە فەهم غافیلون ئەوان بێ ئاگان لە پەیام و لە شەریعەتی خوای گەورە کە بۆ سەرزەوی نێردراوەتە خوارێ ئەو جار خوا دەفەرمێت لەقەد حەقە القەول و بێگومان جێگیر بوو القەول قسەی خوا بڕیاری خوا على ئەکتەریهم بەسەر زۆرینەیاندا بەسەر زۆرینەی خەڵکی مەکە ئەوەی ئەو کات طبعا لە ژیاندا بوون لە سەردەمی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو کات کە ئەو سوورەتە هاتۆتە خوارێ بۆچی خوای گەورە بڕیاری بەسەردا سەپاندن چونکە فەهم لا یؤمنون ئەوان ئیمان ناهێنن یا ئیمانیان نەهێنا ئەوانەی کە مردن پێش ئەوەی ببنە مسلمان بەبێ گومانی ئەگەر نەش مردبان لەو کاتەدا دواتر هەر نەدەبوونە مسلمان بۆی عادەتەن خوای گەورە یاسای وایە خوای گەورە نظامی وایە لە دنیادا ئینسانی بۆ دروست نەکردووە ببێتە کافر ئینسانی بۆ ئەوە دروست کردووە ببێتە مسلمان بە بەڵگەی ئەوەی کە دروستمان دەکا بە مسلمانەتی دروستمان دەکا وایە بە فیتڕەتی پاک و خواناسینەوە دروستمان دەکا دواتریش کە لەدایک دەبی تا 15-16 ساڵی خوای گەورە هیچ گوناهێکت لەسەر حساب ناکە هەر بە فیتڕەت پاکی دەتهێڵێتەوە قەستم یەک نوقتەیە بەڵام خوا علمی پێشوەختی هەیە دەزانێت چێ دەبێتە ئیماندار دوای ئەوەی کە باڵغ بوو و چێ دەبێتە کافر ئەو کەسانەی بە کافری دەمرن بە دڵنیاییەوە ئەگەر نەش مردبان هەر نەدەبوونە مسلمان چونکە ئەگەر خواز هەر دەزانێ ئەگەر قابلی هیدایەتیان هەبایە و زانی بای خوای گەورە ئەوانە هیدایەت وەردەگرن هەتا هیدایەتیان وەرنەگرت با خوای گەورە بە کافری نەیدەمراندن چونکە خوا حەزی لێ نییە خەڵک بە کافری بمرێ بەڵام کەسێک بۆ خۆی کوفری هەڵبژاردووە لە 40 ساڵی و 50 ساڵیدا هەر کافرە خۆ ئەگەر 100 ساڵیش بمێنێتەوە ئەو کەسە هەر بە کافری دەمێنێتەوە زۆر جار خەڵک لەو بابەتەی ئەوەی دەکا ئینسان ئەگەر ستا هەر کامێک لە ئێمە ینی سوێنمان پێ دەخورێت کە تەمەنمان ناگاتە 100 ساڵی هەرچی بکەیت وایە 100 ساڵ کە جاریوان نیوەشت بەڕێ کردووە واش ئینسان هەر عینادی و کە لە ڕقی و وەک دەڵی لاساری دەکا ئەگەر خوا پێی گوتپای 1000 ساڵی کە دەدژێنم تەمەنەکەت زۆرتر بە ئینسان عیناتر دەبوو خوا قەومەکانی پێشووتر کە تەمەنیان زۆرتر بووە لەبەرەوەی پێیان وا بۆ زوو نامرن بووە کەمتریش ئیمانیان هێناوە مەبەستم ئەوەی کە قابلی هیدایەت نەبێ خی گەورە بڕیاری خۆی بەسەردا جێبەجێ دەکات و زوو دەیمرێنێ وە قازانجش دەکا کەسی کافریش هەتا بمێنێتەوە و کوفری زۆرتر دەکا و دواتر لە قیامەتێ سزاکەی سەختتر و ناڕەحاترە بۆیە کافرێک ئەگەر خوا زۆر ڕقی لێبێ زاڵمێک کە خوا زۆر ڕقی لێبێ تەمەنی زۆر درێژ دەکا کەسی کافری عینادی زۆر خراپەکات کەم وایە خوا زوو بیمرێنێ لەبەرەوە ناکە خۆشی دەوێت لەبەرەوەی کە ڕقی لێتی بۆیە ئینسان بە کافری هەتا زۆرتر بژێ زەرەری زیاترە بەعکسی ئیمانداریش ئینسانیش بە ئیمانەوە هەتا بمێنێ بێگومان قازانج دەکا بۆیە خوا دەفەرمێت لەقەد حەقە القەول و بێگومان حەقە یعنی جێگیر کرا سەپێندرا القەول و بڕیاری خوا على ئەکثەریهم بەسەر زۆرینەیاندا بۆچی خوا بڕیاری سزادانی بەسەردا جێگیرکردن و بەسەردا سەپاندن چونکە فەهم
لا يؤمنون ئەوان ئیمان ناهێنن یا قابلی ئەوەی نینە شایانی ئەوەی نینە کە ئیمان بێنن. ئەو جار خوای گەورە باسی ئەو مەشهەدەی دەکات کە وەکو تەشبیه بۆمان دێنێتەوە تا بهێنێنە پێش چاوی خۆمان. دەفەرمێ ئینا جعلنا فی ئەعناقیهم، بێگومان ئێمە دامان ناوە لە گردەنیاندا ئەغلال، کۆمەڵێک چەند کۆت و زنجیرێک. فەهیە ئەو کۆت و زنجیرانە تا کوێ هاتون؟ ئیلە الئەذقانی، هەتا چەناگەیان. بۆیە فەهم ئەوان مقمەحون، سەریان بەرەو ئاسمان بەرز کردوتەوە. ئەوە تەشبیهە، تەشبیه یعنی کەسێک ئەو کەلەبچە بکرێتە لاقی و دەستی، ئەو جار ئەو لاق و دەستەی تەوان بە زنجیرێک لێکتری ببەسترێن و ئەو جار دواتر لەگەڵ ملی لێکتر بهاڵێندرێن، چی لێ دێ؟ چەنەگەی ئینسانی زنجیری بچێتە بنێ و زنجیر بەس بکرێ، ئەو کەسە سەری بەرەو ئاسمان بەرز دەبێتەوە، بشێوێ پێشخۆی ببینێ، ناتوانێت پێشخۆی ببینێ. ئینسانە بێ باوەڕەکان لە دنیادا جارێ وەکو تەشبیه لە بەرامبەر ئاەت و فەرمودەکانی خوای پەروەردیگاردا ئاوا سەری خۆیان بەرز کردبوویەوە، هیچ کات وەک دەڵێن نەیان دەویست، حەزیان لێ نەبوو و مەبەستیان نەبوو ئەو موعجیزە و بەڵگە و نیشانانە ببینن کە خوای گەورە لە کەوندا دروستی کردوونە، بیری لێ بکەنەوە کە ئەنەما نەیاندیوە، دەشیاندی بەڵام وەک ئەوەی وایە نەیاندی بێ. ئەوە یەک، ئەوە بۆ دنیاە. و لە قیامەتێشدا حەقیقەتە، هەر بە حەقیقی کەسی بێباوەڕ، کەسی کافر، ئەو کەلەبچە دەکرێتە لاقی و دەکرێتە دەستی، ئەو کەلەبچەی کە لە دەست و لاقیدایە بە زنجیرێکی 7 گەزی، هاوێ لە سوورەتی مەعارجدا خوای گەورە باسی دەکا، لە یەکتر دەبەسترێن. ئەو جار لاق و دەست لەگەڵ چەنەگەی لە یەکتری بەو زنجیرەی قایم دەکرێن. کەسەکە لە دەشتی مەحشەریش کە دەڕوا و دەیەوێ بڕوا بەسەر پردی سڕادا و پەڕێتەوە، بە شێوازێک دەڕوا ناتوانێت سەیری پێشخۆی کات و تەماشای پێشخۆی کە، ئەو کاتەشی کە دەخرێتە جەهەنەمێ بەو زنجیرەیە تەبعاً لە عەمودێک لە کۆڵەکەیەک دەبەسترێتەوە لەو ژوورە تاکە کەسیەی کە خوای گەورە لە ناو جەهەنەمدا بۆی داناوە. بۆیە ئەو ئاەتە جارێک بۆ دنیای تەشبیهە و جارێک بۆ قیامەتی حەقیقەتە. لە دنیادا تەشبیهە خوای گەورە بهێناویەتە پێش چاوی خۆمان، چۆن کەسێک دەست و لاقی ببەسترێن و ئاوە ملیشی بە زنجیرێک ببەستی ناتوانێت تەماشای پێشخۆیکە. کافرەکانیش وەک ئەوەی ملیان پێچرابێ، دەنا ملیان نەپێچرابوو، وەک ئەوەی ملیان پێچرابێ بە هیچ شێوەیەکی بەردەمی خۆیان نەدەبینی، هەم لەبەر تەکەببور و خۆ بە گەورەزانین و هەمیش لەبەر عینادی و وەک دەڵێ لاملیکردن لە فەرمانی پێغەمبەر صلی الله علیه وسلم. ئەو ئاەتانە بوون کە پێغەمبەر صلی الله علیه وسلم بەسەر بتپەرستەکانی داخوێندنەوە ببینیان داڕۆی. ئینا جعلنا فی ئەعناقیهم، بێگومان ئێمە خستومانەتە گەردەنیان ئەغلالن، کۆمەڵێک کۆت و زنجیر کە فەهیە ئیلە الئەذقانی، کە ئەو کۆت و زنجیرانە تا چەناگەیان هاتوون. فەهم مقمەحون، ئەوان سەریان بەرەو ئاسمان بەرز کردوتەوە و توانای بینینی پێش خۆیان نییە. ئەوە ئاەتی یەکەم. ئاەتی دووەم تەشبیهێکی دیکە بۆ دنیایە و حەقیقەتێکی دیکە بۆ قیامەتی ئینسانی کافر. خوا دەفەرمێ وجعلنا من بين أيديهم سدا، وجعلنا دامان ناوە من بين أيديهم لە لای پێشەوەیان سد. سد یعنی بربەستی، سەدەی دوو سەدە یعنی چی؟ ئەو بربەستە گەورەیەکە ئەو هەموو ئاوەی ڕادەگرێ. سەد یعنی بربەستی گەورە. ئێمە دامان ناوە لە پێشیانەوە بربەست. ئەوە یەک. ومن خەلفیهم و لە لای پشتەوەشیان ڕا سەدەن بربەستێک هەیە. ئەوە دوو یعنی کەوتونەتە نێوانی دوو دیواری گەورەی قایم. ئەو جار فەغشەیناهم، هەردوو دیوارەکە هەردوو بربەستەکەشمان بە شتێکی ئەستور داپۆشیون. ئەگەر کەسێک ئاوا بێت چی لێ دێ؟ فەهم لا یبصرون، ئەو جۆرە کەسانە هیچ نابینن. وایە کەسێکی بێنە پێشەکەی بکە بە دیوار، وایە پشتەکەی بکە بە دیوار، ئەو جار هەردوو دیوارەکانیش بە پەردەیەکی ئەستور دابپۆشە، نەدەتوانێت بۆ پێشەوە بچێت، نەدەتوانێت بۆ دوایە، نەدەتوانێت پێش خۆی ببینێت، نە دوای خۆی، نە سەر خۆی، نە خوار خۆی. ئینسانی کافر لە بەرامبەر قورئاندا ڕێک وەکو ئەو کەسەی وانە، لە بەرامبەر پێغەمبەر و ئیمان هێناندا ڕێک وەکو کەسێک وابوون لە دنیاە کە بربەستێکی لە پێش بێ نەتوانێ ببینێ، بربەستێکی لە دوا بێ و سەریشی داپۆشرا بێ. ئەو بۆ دنیاە. لە قیامەتێش هەر بە فعلی ئینسانی کافر پێشەکەی ئاگرە، پشتەکەی ئاگرە،
وسەرەکەشی ئاگرە ژێرەکەش هەر ئاگرە لە هەر چوار دەورەی و هەموو تەنیشت و لایەکانی بە ئاگر پێشگیر و پاشگر و ئەوە کراوە لە هەموو لاکانەوە سزای بۆ دێ و بە هیچ شێوەیەکی ناتوانێت بۆ هیچیان بڕوا و لە هیچیان سزا لە خۆی لادا وەجعلنا جێراومانە دامان ناوە من بینی ئەیدیهم لە لای پێشەوەیان ڕا سەدەن بربەستێکی ئەستور و من خەلفیهم سەدەن و لە پشتیشیانەوە بربەستێکی ئەستور ئەوجار فاغشەیناهم خوا دەفەرمێ ئەوانمان داپۆشیون بە پەردەیەکی ئەستور و فەهم لا یوبصرون ئەوان ناتوانن هیچ شتێک ببین و هیچش نابینن ئەوجار خوا دەفەرمێ وەسەواء عەلەیهم وەکو یەکە ئەو جۆرە کەسانە ئەوەی کە زنجیری لە مل کرابێت و پێش خۆی نەبینێ ئەوەی کە پێش و پاشی گیرابێ وەکو ئێکە وەسەواء عەلەیهم وەکو یەکە لەسەر ئەو کەسانە ئەئەنذەرتەهم ئەتۆ ئاگاداریان کێوە بیان ترسێنی ئەم لەم تونذرهم یان نەیان ترسێنی و ئاگاداریان نەکەیەوە لا یؤمنون ئەوان تازە ئیمان ناهێنن وەسەواء عەلەیهم یەکسانە بۆ ئەو کەسانە ئەئەنذەرتەهم تۆ ئاگاداریان کێوە و بیان ترسێنی ئەم لەم تونذرهم یان نەیان ترسێنی و ئاگاداریان نەکەیەوە فەهم لا یؤمنون ئەوان ئیمان ناهێن و باوەڕ ناهێنن ئینەما بێگومان تەنها تونذر ئەو کەسە ئاگادار دەکرێتەوە ئەو کەسە دەترسێ ئەو کەسە ئامۆژگاری لە ترساندنەکە و لە ئاگادارکردنەوە وەردەگرێت کە مەن اتەبع الذیکرە کەوت بێتە شوێن الذیکر یعنی ئەو قورئانە ئەو ئامۆژگاریە ئەوە یەک ئینەما یعنی بێگومان تەنها تونذرو ئەو کەسانە دەترسێن ئەو کەسانە ئاگادار دەکرێنەوە ئەو کەسانە ئامۆژگاری لە ئاگادارکردنەوە و لە ئاەت و حەدیثی پێغەمبەر وەردەگرن صلی الله عليه وسلم کە مەن اتەبع الذیکرە کە کەوت بنە دوای ئەو قورئانە کە الذیکر مەبەستی قورئانە کە پڕیەتی لە پند و ئامۆژگاری ئەوە یەک وەخەشیە الرەحمانە و ترساون لە خوای بەبەزەیش بەڵام چۆن بالغەیبی بەپەنهانی یعنی خوا نابینن لێی دەترسێن ئەوە تەفسیرێکیان دەکرێت بڵێن کەسیشمان لێ دیار نییە غەیبین لە خەڵکی کەس چاوی لێمان نییە بەڵام ترسی خوامان هەر لە دڵدایە ئەمری خوای کە جێبەجێ دەکەین لەبەر خەڵکی نییە لەبەر خوایە کە گوناه ناکەین لەبەر ئەوەی نییە خەڵک نامان بینێ لەبەر ئەوەیە کە خوا دەمان بینێ لە ترسی خوا نایکەی بۆیە وەخەشیە الرەحمانە ترسان لە خوای میهرەبان بەپەنهانی هەردوو معناکەی دروستە هەم خوا نابینین لێشی دەترسین و خەڵکیش نامان بینێ خەڵکیش چاوی لێمان نییە بەڵام ترسی خوامان هەر لە دڵدایە جا خوا دەفەرمێت هەر کەسێک ئەو دوو سیفەتەی تێدا بوون ئەو دوو سیفەتە ئاەتی خوات بەسەردا خوێندرایەوە ئامۆژگاریت وەرگرت قبوڵت بوو ئامادە بووی گۆڕانکاری بەسەر خۆت دابێنی خۆت بگونجێنی لەگەڵ قورئان و فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم نەک بەعەکسەوە هەوڵدەی ئاەت و فەرمودەی لەگەڵ خۆت هەمیشە دەبێت خۆت لەگەڵ ئەوان بگونجێنی یعنی کە کردارێکمان تێدا بوو قسەیەکمان هەبوو هەڵسوکەوتێکمان هەبوو عەکسی ئاەتێک یا فەرمودەیەکی پێغەمبەر بوو صلی الله عليه وسلم ئامادە بووی وازی لێبینی بە دوای فەرمودەی خوا و پێغەمبەر کەوی ئەوجار لە ترسی خواشت لە دڵدا بوو بەو شێوازەی کە خەڵکت لێ دیار بێ یا لێ دیار نەبێ وەکو یەک وابی چۆن بەتەنێ عیبادەت دەکەی لە ناو خەڵکیشدا هەر ئاوابی کە مەی گۆڕا چۆن بەتەنێ یعنی لە ناو خەڵکی گوناهی ناکەی تا خەڵک لۆمەت نەکا بەتەنێش بووی گوناهت بۆ هەڵکەوت مەیکە ئەو کاتی بەر ئەو مژدەی دەکەوی خوا دەفەرمێت فەبەشیرهو مژدە بەو کەسە بدا بیمەغفیرەتین بە لێ خۆشبوون یعنی مژدەی پێ بدە کە خوا لێ خۆش بووە خۆ ئینسان بۆندەی نابێتە مەلایکەت بەڵام کە گوناهی کەشت هەبن بەڵام ئەوە سیفەتت بێ ئینسان عیناد نەبێ سوور نەبێ لەسەر هەڵە و کەم و کوڕیەکانی ئامادە بێ بە دوای قسەی خوا و پێغەمبەر کەوێ صلی الله عليه وسلم و ترسی خوای لە دڵدا بوو خوا دەفەرمێ مژدەی پێ بدە هەر لە دنیادا کە خوا لێی خۆش بووە هەر ئەوەندەش ناکە خوا لێت خۆش بووە خوا لێ خۆش بوون ئەوەیە خوا ناتخاتە جەهەنەمێ لەسەر خراپەکان ئەوجار و ئەجرین کەریم و پاداشتێکی زۆر جوان و نەبڕاوەشی ئەجاوشەی کەریم سیفەتی کێیە ناسڵا سیفەتی خوایە بەڵام لێرە خوای گەورە کردوێتی سیفەتی پاداشتەکە هێندە گەورەیە هێندە بەڕێزە خوای گەورە سیفەتی خۆی پێداوە و ئەجرین کەریم و پاداشتێکی زۆر جوان و نەبراوە و بێسنوور و یعنی ڕازاوەشی بۆ ئەو کەسانە داناوە ئینەما تونذر و بێگومان تەنها ئەو کەسانە ئامۆژگاری وەردەگرن کە مەن اتەبع الذیکرە کە کەوتۆتە یا کەوتونەتە شوێن ئەو قورئانە
وخشي الرحمن بالغيب وترساوا لخواي مهربان بپنهاني فبشره مجدب بو كسبدا بمغفرة بل خوشبون وأجر كريم پاداش تيكي نبراو جوان او جا خواه فرمي إنا بيقمان إيما نحنوش هر يعني إيما ويا نحيش أو ننشر بو إيما دقارتوها سي كلمة يق معناها سي وشبيق معناها بو سي هاتون بو التوكيد يعني يقين تان هبه دلنيابن كمردن بدس إيما أو يك چون مردن بدس إيما لوي كس قمانين يا ويا وهروها هرچی دەشیکەی و بۆت دەکرێت دوای مردن خوای گەورە لەسەری نووسی و بۆی نووسیوی چاکت کرد بێت چاکت بۆ نووسراوە خراپەت کرد بێ خراپەت لەسەر نووسراوە ئینا بێگومان ئێمە نەحنو یعنی هەر ئێمە نوحیی زیندوو دەکەینەوە ئەلمەوتا هەرچی مردوو هەیە ئەوە قسەی تەدانیە وایە ئەوجار وەنەکتوب دەشی نووسین طبعا دەنووسین لە ڕێی مەلایکەتەکانەوە ما قەدەمو هەر کار و کردەوەیەک کە پێش خۆتان بۆ قیامەتی خۆتان بەڕێتان کردووە چاک و خراپ هەمووی نووسراوە و ئاثارهم ئاثار یعنی چی؟ یعنی شوێنەوار یا شوێن پێ جا ئاثار بە معنای ئەوەش دێ کە ئەگەر پسی بۆ چاکەیەکی چۆن خودی چاکەکەت بۆ دەنووسرێ شوێن پێکانیشت بۆ دەنووسرێن وایە مەسەلەن تۆ هاتووی لە ماڵڕا بۆ مەجلیسێکی ذیکر و قورئان خوێندن کە چەندان فرمودەی صحی پێغمبەرمان هەیە صلی الله عليه وسلم و هەر بۆ دڵخۆشیشتان یەکێک لەو شتانەی کە ئەجری حەج و عەمرەی هەیە طبعا بەشداریکردنە لە مەجلیس و کۆڕی ذیکر و قورئان خوێندن بەشداریکردنێک لە هەر مەجلیس و کۆڕێکێک کە باسی خوا و پێغمبەری تێدا دەکرێت صلی الله عليه وسلم ئەجرەکەی پاداشتەکەی یەکسانە بە ئەجری ئەنجامدانی حەج و عەمرەیەکی ها بۆ معلوماتان وهروها حديثي ديكي صحيح پیغمبر معنی صلى الله عليه وسلم هذا فرمد كومالك ملائكتي گروك هنا دگرين لچوي كومال خلقك بيك ودانشت بن باسي خواو ديني خواي گورب كان لوي دمنوا و كدسنو خواي پروردگار پرسياريان لدكا طبعا خبري پیدادن خواي گورا د فرمد هان شاهد بن لو انا خوش بوم كلو مجلسي دانا جا د فرمون ملائكته كان دلن خواي هندي چي لبون بو وينه هاتبون ڕیان لەوێ کەوت بوو یا بە مەبەستێکی دیکە هاتبوون دەفەرمێ شاهد بن لەبەر خاتری ئەوانەی ها کە بە نیەتی چاکەوە هاتوون لەوانەش خۆش بووم کە بەو نیەتەی نەهاتوون ئەوە جا مەبەستم خودی دانیشتنەکە و گوێگرتنەکە چەندە عیبادەتە مەرج نییە ها جاری وایە سادە خۆ دەیزانم خۆ دووبارەیە ئاەت و حەدیث و قسەی چاک دووبارەش بن ئینسان ئەگەر نرخ و قیمەتی ئەجرەکەی بزانێ هەر بۆی دادەنیشێ مەرجینێ دووبارەش بێ دووبارە بەڵێ ئاەت و حەدیثت هەزار جار خوێندوتەوە بەڵام تەذکیرەوە بیرهێنانەوە سود وەرگرتن و یەکتر بینین و دانیشتن و هەنگاونان بە نیەتی خوا لە خۆ ڕازیکردن جا قەستم ئەو چۆن خودی کردارەکەت بە عیبادەت بۆ دەنووسرێ هەندێک لە عولەما دەفەرمون ئاثار شوێن پێکانیشتانە بە دەلیلی ئەوەی کە تیرەیەکە بوون پێیان دەگوترا بەنی سەلەمە لە مەدینەی ماڵیان لە مزگەوتی پێغەمبەر دوور بوو صلی الله عليه وسلم بڕیاریاندا بوو لە نزیک مزگەوتی پێغەمبەر شوێن بکڕن و عەرزشتی بکڕن لەوێ خانوەکانیان دروستکەن پێغەمبەر صلی الله عليه وسلم دەنگ و باسەکەی بیستن فەرمووی ئەوە چییە فەرمووی ئەنەی پێغەمبەری خوا شوێنمان دوورە دەمانەوێت بینە نزیک مزگەوتی تۆ بۆی زووتر و وەک دەڵێ ئاسانتر بگەینە مزگەوتەکەت پێغەمبەر فەرمووی ئەی بەنو سەلەمە دیارکم تەکتوب ئاثارەکم فەرمووی لە شوێنی خۆتان بمێننەوە خوای گەورە شوێن پێکانیشتان هەنگاوەکانیشتان دەنووسێ بۆیە کە دەچێ نوێژێ بنمونە لە ماڵی خودی نیەت هێنانەکە و ئەڵڵاهو ئەکبەرەکەت بۆ حیساب نییە لەکوێ بەڕێکەوتووی بۆ هەتا بۆ چوونە سەر ئاوەکە و هاتنەوەکە و دەستنوێژەکە و شەقاوەکان کە ناوتن هەتا ئەو کاتەی سەلامی دەدەیەوە هەر کارێکی دیکەی خێریش ئینسان بۆی دەچێ لەکوێوە ئەوە یەک لە تەفسیرەکانی وشەی ئاثار دەفەرمێ هەم کردارەکە هەم شوێن پێی کردارەکە کە هەڵیان دەنەی شوێن وەک دەڵێ جێگا شەقاوەکان کە دەینەی بۆ دەنووسرێن هێندێکیش دەفەرمون ما قەدەمە ئەو کردەوانەنە کە پێش خۆت بۆ خۆت کردوتن ئاثار ئەو کردەوانەنە کە دوای مردنی تۆ کراون بەڵام تۆ هۆکاری وازەحە دوای مردنی تۆ کراون بەڵام هۆکارەکەی خۆتی وایە بنمونە ئەوەی کە سەدەقەی جاریە بنمونە ئەوەی کە
مەشروعێکی خێری دروست کردووە ئەو بەدەستی خۆت دروستت کردووە خێری دروستکردنەکەت گەیشتۆتێ وایە هەتا ئەو کاتەشی زیندوو بووی خێرەکەت بۆ هاتووە کە دەژمری ئاثاری تۆیە شوێن دەستی تۆیە هەر هۆکارەکەی خۆتی بۆت دێ بنمونە منداڵی ساڵح طبعا کەی دوعای منداڵی ساڵح و چاکەی منداڵی ساڵح بۆ داک و بابی دەچێ ئەو کاتە داک و بابەکە منداڵەکان ساڵح کرد بێ و پەروەردەیان کرد بێ ئەو کاتە هۆکاری ساڵح بوون و چاک بوون داک و بابەکە بن ئاثاری تۆیە منداڵەکە بەرهەمی تۆیە بنمونە هەر منداڵنا کەسێکت فێری نوێژە کردووە هەتا نوێژە بکە با 100 ساڵی دیکە دوای تۆ بژگێ کەسێکت فێری قورئان خوێندن کردووە کەسێک لە تۆ فێری چاکەیەکی بووە هەتا ئەو کەسەش چاکەکەی بکە نەک کەسەکە دوای ویش کەسێکی دیکە دوای ویش کەسێکی دیکە مادام هۆکاری یەکەم ئەتۆی سەبەبەکە تۆی حەدیثی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوەی دەفەرمێت من سن في الإسلام سنة حسنة فله أجرها وأجر من عمل بها إلى يوم القيامة من غير أن ينقص من أجورهم شيء هذا فرمت هر کەسێک ڕەچەی کارێکی چاکە بشکێنێ و ڕەچەی کارێکی چاکە بشکێنی ئەو کەسەی کە بەهۆی تۆوە دەیکا خێرەکەی بۆ تۆش دێ بەبێ ئەوەی لە خێری ئەوی کەم بێ بەڵام ئاگامان لە خراپەش هەروایە ومن سن في الإسلام سنة سيئة هەر کەسێکی ڕەچەی کارێکی خراپە بشکێنێ گوناهی ئەویش گوناهەکەی بۆ دەنووسێت کە خراپەکەی دەکا کە بە قسەی تۆی کردووە بەڵام گوناهی بۆ تۆش دێ بەبێ ئەوەی لە خراپەی ویکەم کاتەوە بۆیە ئاثار ئەو شتانەنە ئەو چاکانانە ئەو حەسەناتانەنە کە دوای مردنی خۆت بۆت هاتوون بەڵام هۆکارەکەی هەرخۆتی سەبەبەکەی هەرخۆتی بۆیە لە قیامەتی زۆر کەس دەگونجێ ئەو چاکانەی دوای مردنەی بۆ هاتوون لەوانەیە زۆر زیاتر بن لەوەی کە پێش مردنێ بۆ خۆی بەڕێکردەوەن بۆیە کە نامەی کردەوەکانی پێشەوەی نامەی کردەوەکانی پیشاندن ئەوەی وەبیرەتی کە تەنها ئەوانە کە لە ژیاندا بووە کە نامەی کردەوەکانی دەبینێ زۆردا پێی سەیرە و تەعەجوبی دێ زۆر کەس هەیە بێگومان دوای مردنێش هەر زیندوویە بەتایبەت ئینسان ئەگەر بە زیندوی کردەوەیەکی کردبێت کردەوەکە شوێن یعنی جێدەستی شوێنەواری مابێ و شوێنەوارەکە شوێنەوارێکی چاکە بێ ئینسان بە مردوویش هەر بە زیندوو حیسابە ئینا نەحن بێگومان ئێمە زیندوو دەکەینەوە مردووان ونكتب ما قدموا وآثارهم دەنووسین هەرچی کردویانە پێشتر و ئاثار هەرچی لە دوای خۆیان بۆیان دەکرێت یان شوێن پێ و هەنگاوەکانی چاکەکردنیان لەسەر دەنووسین و بۆ دەنووسین وكل شيء وهەموو شتێک أحصيناه إما سرجميري مان كردوا في إمام مبين إمام يعني سي في شوايكي نامه كردوا إنساني لشوي لا نسراون دفتري أعمال ليرة ما بس لإمام دفتري أعماله بوشي بدفتري أعمال دا قلت إمام چون ئەگەر لە دنیاداها ئیمامت هەبێ وەکو ئیمامەکەی دەکەی بەدوای ئیمامەکەی دەکەوی لە قیامەتش هەر کەس نامەی کردەوەکانی خۆی وە پێشی دەکەوێت نامەی کردەوەکانی خۆت دەبێتە پێشەوات دەبێتە ئیمامت و هەموو دەفەرمێت هەموو کەسێک بارمتەی کردەوەکانیەتی وایە کردەوەی چاکت هەبوون ڕزگارت دەکا کردەوەی خراپت هەبوون یەکجاری بۆیە لێرە ئیمام بە معنای کتێبە وكل شيء هەموو شتێک أحصيناه سرجميري مان كردوا في إمام مبين لكتابة رون وآشكرادا أو كتابة رون وآشكرادا كامية دوش دو معناي هذا قريد ده قنزي ما بس اللوح المحفوظ به يعني هرشي كردو معنا وديكين بيج أو بي كين خواي جورا لا أزال والزانيويتي للوح المحفوظ نسيويتي طبعا هو حقيقة نابع إنكاري بكين واضحة بويا نابع برسيار كي طبعا هو دول لي إيمان نبونا بصفتەکانی خوا و خوا نەزانین ئەوەی دەڵێ جا خوا دەزانێت فلان کەس فلان گوناهی دەکا ئەی بۆ لەسەری دەنووسێ و مادام دەزانێت فلان کەس فلان کەسی دەکوژێ بۆ ڕێی پێدەدا بیکوژێ ئەوە دوور لێوە حاڵی نەبوونەوە تێنەگەیشتنە خوایەک نەزانی مەخلوقەکانی چ دەکەن دروستکراوەکانی چ دەکەن پێشوەختە ئەگەر وەکو تۆ دوای ڕووداوەکان شتی زانی خواتەکەی لەکوێدایە نەعوذ بالله طبعا بۆیە ئەوە دەکرێت بڵێن وەکل شەیء هەموو شتێکی سەرژمێر کردووە لە کتێبێکی ڕوون و ئاشکرادا لە لەوح المەحفوظ پێش ئەوەی مەخلوقاتەکان دروست ببن نەک پێشەوەی کردەوەکەی بکەیت ئێمە پێشەوەی دروست بین پێشەوەی خەڵقی ئاسمانەکان و زەوی بکرێت خوای گەورە کردەوەکانی ئێمەی نووسیوە و زانیویشێتی نەک پێشەوەی ڕووداوەکە ڕووبدا هەر ئەو کات زانیویەتی و دەشکرێ
نەش دەکرێت بە دڵنیاییشەوە مەبەستی ئەو نامەی کردەوانەشە کە لە دنیادا کە لە قیامەتێ عافو ئەو کردەوانەی لە دنیادا کردومانن و لە قیامەتێ پیشانمان دەدرێت کە مەلایکەتەکان نووسیویانن خوای گەورە هەموو شتێکمان پیشان دەداتەوە. صلی الله علی سیدنا محمد.